خێزانە ئاوارەکانی نیشتەجێی کەمپی ئاوارەکان لە قەزای خانەقین کە خەڵکی پارێزگای دیالە و سەلاحەددینن و بۆ ماوەی زیاتر لە 4 ساڵە لەم کەمپەدا نیشتەجێن وەکەوەی خۆیان ئاماژەی بۆ دەکەن بەهۆی خراپی ڕەوشی ئەمنی پارێزگاکانیان و بوونی گروپە چەکدارەکان لەو پارێزگایانەدا هەروەها بەشێکیانیش بەهۆی ڕوخانی خانووەکانیان لە ئێستادا مانەوەیان لە ژیانی ئاوارەیی پێ باشترە لەوەی کە بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. ئێمە وەکو ئاوارەکان کە ئێستا لە شاری خانەقین نیشتەجێین بەهۆی خراپی وەزعی ئەمنی و ڕوخاندنی بەشێک لە خانووەکانمان ناتوانین ئێستا بگەڕێنەوە بۆ شوێنی خۆمان. من خەڵکی شارەبانم ئێرەمان پێ باشترە لە شوێنی خۆمان چونکە لەوێ وەزعی ئەمنی زۆر نالەبارە و هیچ ئیشوکارێکی ڕۆژانە نییە و بژێوی بۆ ئێمە سەختە لە شارەبان. ژیانمان چارەنووسی نادیارە بۆیە ناتوانین لەم قۆناغە بگەڕێنەوە بۆ شارۆچکەکەی خۆمان. لای خۆشیەوە بەڕێوبەری کەمپی ئاوارەکان لە خانەقین ڕای دەگەنێت لە ماوەی 8 مانگی ڕابردوودا زیاتر لە 350 خێزان گەڕاونەتەوە بۆ شوێنەکانی خۆیان کە دانیشتووی پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق بوون. وتشی ئەو ژمارە خێزانەی کە تاوەکو ئێستا ماونەتەوە بەشێکیان بەهۆی نەبوونی خانوو بەشێکی تریشیان لە ترسی گروپە چەکدارەکان ناگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. ئێستا 720 عائلە دانیشتووە لای کەمبی ئەلوەندیەک هەمووی عائلە خەڵقی لە دیالە و سەلاحەددین بەسەبەب ڕئیسی بگەڕێنەوە کتابی عودەی نییە. وەکەوەی بەڕێوبەری کەمپی ئاوارەکان لە خانەقین بە کورسات نیوزی ڕاگەیان لە سنووری قەزای خانەقین تاوەکو ئێستا زیاتر لە 30,000 خێزانی ئاوارە بوونیان هەیە کە زیاتر لە 720 خێزانیان نیشتەجێی کەمپی ئاوارەکان و بەشێکی زۆریش لەو خێزانانە لە ناو شاری خانەقین و دەوروبەرین. وەکەوەی ئاوارەکان خۆیان ئاماژەیان بۆ کرد لە ئێستادا ژیانی ئاوارەیان پێ باشترە لەوەی کە بگەڕێنەوە بۆ شوێنەکانی خۆیان. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.